ئەمساڵ ساڵێکی گرنگ دەبێت لە ئەوەگەر بتەکیت ئەوەش پێویستی بە هاوکاری دادگاکانە کە بە سوپاس و تا ئێستا هاوکاریان کردوین بەڵام بەتەکیت حەسمکردنی ئەو 48 کەیسێک کە ئێستا لایە لەو سێ پارێزگایە دەبتە خاڵێکی وەرچەرخانی گرنگەوەی کە سەرجەم و جوهودانەی ساڵی ڕابردوو ئیشی لەسەر کراوە تا بنەو ئەو بەرهەمی ئەو ئیشا بەرهەمی دەستە هەمەنجی هەموو مؤسساتانە ئێمە دەستی دەستپاشیە دیوانی چاودێری داراییە داواکاری گشتیە دەسەڵاتی دادوەریە داموزگاکانی تەنفیزیە لە پۆلیس و ئەوانە کە هەمویان لە قۆناغە جیاجەکاندا هاوکاریان کردوین چونکە چەند جایش پێم وتونەتەوە ئیشی دەستەی دەستپاچی جایەتی گەندەڵی ئیشەشی دەستە جەرمیە بەڵێ یاسا کۆمەک دەسەڵاتی زۆری دراوە بە دەستەی دەستپاچی بەڵام دەستەی دەستپاچی بەبێ هەمانجی ئەو مؤسساتانە ناتوانێت کارەکان بەڕێ بکات بۆیە تەملاحەزە دەکەن ساڵ بە ساڵ هەم ژمارەی کەیسەکان زیاد دەکات کە نیشانەی ئەوەیە هاوڵاتیان و دامەزراکان ساڵانە متمانەی زیاتیان بە مؤسسەیە دەبێت بەڵام بەتەکید یەکلایەکردنەوەی کەیسەکان خاڵێکی گرنگ دەبێت بۆ ئەوەی کە هاوڵاتی زیاتر تەرجەبی هاوکاریمان بکە چون کاتێک کە زانیاریەک دەدا و زانیاریەکە لێ کۆنۆلی دەکرێت و دەبێتە داوای سزایی و دەچێت دادگاکان لە کاتێکی دیاریکراودا بەڕاستی حەسم بکرێت کە مەلەو بارەشەوە چەند دانیشتمان لەگە دەسەڵاتی دادوەری کردووە لە داهاتووشە بە نیازی پێشنیار بکەین کە دادگایەک لە هەولێر علاقل هەفتەی 2 ڕۆژ متەفەڕق بکرێت بۆ کەیسەکانی گەندەڵی پێمان وایەگە پێشنیارەمان لێ وەربژیرێت و ئیشی لەسەر بکرێت بەتاکید دەبتەوەی ئەوەی کە کەیسەکانی گەندەڵی لە کاتێکی نزیکتردا یەکلایی ببنەوە ئەو نەتیجە ئەو ئەرقامانە ڕەنگە لە ساڵانی داهاتوودا چەند قات ببنەوە